کاک جوتیار من ئەمڕۆ میراتی نزیکی 16 ساڵ ئیشکردن و ماندووبوون و ڕەنکێشانی بەرنامەی ئاوادان بێت دەدەمێ. ئەمڕۆ تایبەت هاتوون بۆ ئەوەی کە یعنی ماڵاوایی لە بینەرانی خۆشەویست بکەم، چونکە ئەزانم بینەران بۆ ئێمە سەروەتێکی زۆر گرنگن و مححبەتێکی زۆریان هەیە بۆ ئەم بەرنمەیە. بۆیە نەموی سەر ئاوا بڕۆم و بەبێ ماڵ ئاوایی بە لە خۆشەویستان و لە بینەران، چونکە وەکو وتم بینەر بۆ ئێمە اعتیبارێکی زۆر گەورەی هەیە، ڕێزێکی زۆر گەورەی هەیە. بۆیە من دوای ئەو تەمەنە کە یەکەم بەرنامەم لە ساڵی 2009 لە گوندی شەخاودەلان پێشکەش کرد، ئەمڕۆ لە گوندی جعفران لە منتیقەی قەرەداغ ئەمەوێ ماڵاوایی لە بینەران بکەم و پیان بڵم خەمتان نەبێ، بەرنامەی ئاوادان بێ بەردەوامە بێ، ئێوە هەر لەگەڵمانە بن و بەجەمان مەیاڵن، ئێمەش من بەجێتان هێڵم، بەڵام کاک جوتیار لەگەڵتانە بەردەوامە بێ. فەرمو خۆشەویستان لەگەڵ کاکە جوتیار بڕۆن بۆ ناو گوندی جعفران، خواتان لەگەڵ.